خۆشەویستان بینەرانی کورسات نیوز و بەرنامەی تایەک لە تۆر و بابەت و بەرنامەکەمان بەردەوامیمان هەیە لە نێو پرسی عێراقدا دەبێنینەوە دوای 6 مانگدا تێپەڕبوونی کابینەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە پاژۆی لەژێر فشاری شەقامدا و داخوازی شەقامدا ئەم حکوومەتە پێکات تاکو چەند لە ماوەی ئەم 6 مانگەدا بەڵێنەکان جێبەجێکراوە کە بە گەلی عێراقییاندا بوو و خواستی گەلی عێراقی تایسە لە نێوم کابینێدا چۆن جێکراوەتەوە لە داهاتوودا چی چاوەڕێم کابینەیە دەکرێت بە پێشینەی و دەستپێکی کارەکانیان لەگەڵ بەڕێز محەممەد نەسرەدین و چاودێری سیاسی لا کەرکووک و میوانی ئەم تەورەمانە گفتوگەی زیاتری بابەتەکە دەکەین بەڕێز کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە پاش تێپەڕبوونی 6 مانگ لە پێگەێنانی حکوومەتی عێراق تاکو ئێستا حکوومەت و کابینەکە چۆن هەڵدەسەنگێنرێت. سپاس بۆ بەڕێزت دیارەت تێپەڕبوونی 6 مانگ ئەوەی کە ئێستا کە باسی وعد و بەڵێنەکانی یاخۆت کارنامە وزارەکەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی باز دەکەین ئەبێ بزانین سێ جۆر بڵێن درابوو یاخود وعدی بە پێکاتەکانی عێراقدا بوو کە جێبەجێیان کات وعدێکیان بۆ هەموو عێراقیەکان بوو هەندێ بەڵێن بە هەموو عێراقیەکان و هەندێ بەڵێنش بە سونەی عێراق داواکاریانە بوو و هەندێ بەڵێن و داواکاری کورد یاخود بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دوای تێپەڕبوونی 6 مانگ پێم وایە ئەگەر بە دقت زیاتر ئەوەی کەوا زۆر گرنگ بووە بۆ کورد داواکاریەکانی کورد کە لە ناو کارنامە وزارەکەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئایا جێبەجێکران وەکو خۆی بۆ ئەوەی ئێمە ئێستا کە هەڵسەنگاندنی بۆ دەکەین بەلامانەوە گرنگە چەندە ئەو بەڵێنانەی بە کوردی داوە توانێتی جێبەجێ بکە یاخود چەند لەو بەڵێنانە جێبەجێکراوە دیارە لە ناو هەموو بەڵێنەکانی کە بە کووردا درابوو گرنگترینی ئەو بەڵێنانە دوو بەڵێنە کە بۆ خۆی تەوقیتی تایە یعنی وادەی جێبەجێکردنیدا هێشە لە بەڵێنەکان تایبەتە بە دەرچوونی یاسای نەوت و گاز دیارە لە کارنامەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەوە هەیە کە بە پاڵپشتی سەرجەم لایەنە سیاسیەکانی کە واژۆی دروستکردنی حکوومەتیان کردووە گفتوگۆیەکی بەردەوام لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەبێ بۆ ئەوەی لە ماوەی 6 مانگدا بگەنە دەرکردنی یاسای نەوت و غاز دیارە ئەمڕۆ ئێمە کە 6 مانگ تێپەڕ ئەبێ بەسەر ئەو کابینەیە نەک یاسای نەوت و غاز دەرنەچووە بگرێت ئێستا ئێمە باسی ئەوە دەکەین چۆن دووبارە نەوتی هەرێم کە ڕاگیراوە بفرۆشرێ یاخۆت ئێستا مفاوەزات لەگە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئەوەیە ئەو نەوتە چ لجنەیە ئیشرافەکاتە سەر فرۆشتنی پارەی نەوتی هەرێم گەردوو بارە دەست بکرێتەوە بە فرۆشتنی لە چ بانقێدا ئەندرێ پارەکەی چۆن سەرفەکە کەواتە ئێمە نەک یاسای نەوت و غازمان دەرنەکرد دەرنەچوو لە بەغدا بگرە ئێستا کێشە بۆ فرۆشتنی نەوتی هەرێمش دروست بووە و ڕاگیراوە لەلایەن حکوومەتی بەغداوە دووەم بەڵێنش کە درابوو بە کورد وەکو لە ناو کارنامەکەیە تایبەت بەوەی کەوە لە چوارچەوەی مادەی 140دا قەرەبووی ئەو کەسانە بکرێت کە تا ئێستا ینی پارە تەرخان بکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەوانەی کە تا ئێستا بڕیاری قەرەبوویان هەیە وەریان نەگرتووە دیارە لەوەشدا و هەر ئەکتیڤکردنی لیجنەی باڵای مادەی 140 و دیارە ئەوەش مودەی مانجێکی بۆ دانرابوو ئێستا دوای تێپەڕبوونی 6 مانگ نەکەس لە چوارچێوەی مادەی 140 ئەوەی قەرەبووی وەرنەگرتو قەرەبووی وەرگرتووە وەنە لیجنەی باڵای مادەی 140ش دووبارە ئەکتیڤ کرایەوە و سەرۆکێ بۆ ئەو لیجنەیە باڵایە دامدرێ و ئەو خاڵانەی کەش کە لە کارنامەکە هەیە پێم وایە هیچی جێبەجێ نەکراوە تا ئێستا بۆ نمونە جێبەجێکردنی ئیتیفاقی شنگال هەیە جێبەجێ نەکراوە پڕکردنەوەی بۆشایە ئەمنیەکەی لە بینی هێزی پێشمەرگە و هێزی بۆ جێبەجێکردنی ئەم پرسیارانە کاک محەممەد دەزانین کە ڕێکەوتنی شنگال چەند ساڵێک واژۆ کرا و جێبەجێ نەکراوە بە ماوەی بەوادی 6 مانگ لە دەست بەکاربوونی ئەم کابینێدا هەندە کارێکی ئاسانە و پرسەکانی دیکەش بە هەمان ڕەنگە ئەوەی بەڕێزە زۆر ڕاست بەڵێ ئەوەی بەڕێزە زۆر ڕاستە بە تایبەت ئەوەی شنگالە لەبەرەوەی کێشەکەی قوڵترە بەڵام ئەوەی کە بەنسبەت مادەی 140ەوە خۆی لە ناو کارنامەکەیان مودەی مانجێکی بۆ دانراوە تا ئێستا نە کەس پارەی وەرگرتووە و نە لە جنەی باڵای مادەی 140ش دووبارە ئەکتیڤ کرایەوە و سەرۆکێکی بۆ دانرا کە ئەبوو لە مانجێکا بکرێت تا ئێستا نەکراوە و تایبەت بە یاسای نەوت و غازش کە زۆر گرنگ بوو یعنی هیچێ لە خاڵە سەرەکیەکانی حکوومەتی هەرێم کە پێداگری لەسەر دەکرد دەرچوونی یاسای نەوت و غاز و بۆی لەو کێشانە نەجاتمان بێ کە هەموو کاتێ لە بینی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم یعنی محەممەد شیع سوودانی خۆی دەڵێ لە ماوەی 6 مانگدا 6 مانگی بۆ مفاوەزات دانابوو
ئێستا کانە کێشە ئەوەی ئێستا مفاوەزاتەکان بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز نییە، مفاوەزاتەکان چۆنتە ئەوەی کەوا چۆن ڕێگە بدرێت دووبارە نەوتی هەرێم بفرۆشرێ و وەکو باسم کرد ئەو لجنەی کە سەرپەرشتی دەکا چێ بێ و هەندێک وردەکاری یعنی ئەوەی کەوا نەک یاساکە دەرنەچوو ئێستا نەوتی هەرێمش فرۆشتنی ڕاگیراوە، بۆیە ڕەنگە هەندێک لەو پرسانە وەکو بەڕێز دوتی کاتی بوێ، بەڵام ئەوەی کە خۆی مدەی بۆ دانراوە هەنگاوی ئیجابی یا هەنگاوی گەورەی تێنەنراوە بۆی بڵێن دەکرێت لە مانجەکانە بێ با 4 مانگ بێ، دەکرێت لە 6 مانگانە بێ با 8 مانگ بێ. باشە هەر لە سەروبەندی کارەکانەوە دەشێ بڵێین ئەمەل هەیە، خاڵی ئیجابی هەیە بۆ هەنگاونان بەرەو چارەسەری ئەم کێشانە و ئەم ڕێکەوتنانی کە لە ڕابردوودا بڕیاری لێدراوە و ڕێکەوتن واژۆ کراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەپێی دەست بەکاربوونی ئەم کابینێ و کارەکانیان چاوەڕێ دەکرێت کە خاڵی ئیجابی و هەڵوێستی ئیجابی هەبێت بۆ جێبەجێکردنیان؟ من یە خاڵێ لە داواکاریەکانی سونەی عێراقت بۆ باسەکەم. یەکێ لەو خاڵانەی سونەی عێراق لە داواکاریەکانێک کە زۆر بەلایەنەوە گرنگ بوو ئەوەیە ئاوارەکان بگەڕێنەوە و ئەو شارانەی کە چۆڵ کراون لە خەڵکەکەی میلیشای چەکداری تەیە ئەو میلیشایانە چۆڵیکەن و خەڵکەکەی بگەڕێنەوە. دیارە مەبەستی سەرەکی یەکێ لەو شارە سەرەکیانە شاری جرف سەخرا کە خەڵکی سونەی تێ دەرکراوە ئێستا لەلایەن میلیشای چەکدارەکانەوە لەوێنانە و نایەنە خەڵکەک بگەڕێتەوە. تا ئێستا هیچ هەنگاوێک ئیجابی بنراوە بۆی ئەو ئاوارانە بگەڕێنەوە نەک ئەوە. بەڕێز خەمیس خەنجەر کە یەکێکە لەو کەسانی ڕۆڵی باڵای هەبوو لە دروستکردنەوەی ئەم حکوومەتە باسی ئەوەی کرد بانگەشەی ئەوەی کرد کە نوێژی جەژن لە جرفە سەخر دەیکا لەو جێ ئەو نەیتوانی ینی خەمیس خەنجەر نەیتوانی نوێژی جەژن لە جرفە سەخر بکە چۆن دەتوانێت ئاوارەکان بگەڕێنێتەوە کەواتە ئەوەی کە ئێستا دەیبینین لە بابەتی یاسای دەرکردنی یاسای عەفو یعنی یەکێ لە خاڵەکانی کەی سونە داوای ئەویان دەکرد عەفو بۆ زۆرێک لەو کەسانە دەربچێ کە بە لەژێر ئەشکەنجەدانە ئەترافیە لێ سەندراوە یاخود مخبرێکی نەناسرا و خەبەری لێداون یاسای عەفویان بۆ دەرکرێ کە ئەمە ڕەنگە کارێکی ئاسان بۆیە هەتا ئێستا ئەو یاسای عەفو دەرنەچوە کەواتە ئەوەی کە ئێستا دەیبینین بۆ داخوازیە گرنگەکانی کورد و بۆ داخوازیە و داواکاریە گرنگەکانی سونەش هەنگاوی زۆر گەورە نەنراوە. بەڵام ڕەنگە پرسیاری هەمومان ئەوە بێ ئایا ئێمە وەکو ئەم پێکاتانە بێئومێد بین لە حکوومەتەکەی شایع سیدانی یا بەرهەڵستی یاخود یعنی ڕێگری گەورە هەیە لە سوودانی کە نەتوانێت ئەم بەڵێنانە جێبەجێ بکات. ئەو ڕێگریە هەیە سوودانی خۆی نیازی جێبەجێکردن ئەگەر هەبێت. من پێم وایە محەممەد شایع سوودانی خۆی نیازی جێبەجێکردنی بەڵێننامەکانی ناو کارنامەکەی هەیە. یعنی بەنسبەت کوردەوە هەوڵ دەدا کێشەکانی حەلکا هەوڵ دەدا لانیکەم هەندێک لە داخوازی سونەکانش بەدی بێنە بەڵام بۆ خۆی شێوازی دروستبوونی حکوومەتەکەی محەممەد شایع سوودانی لە چوارچێوەی ململانەیەکی قورسا دروست بووە. یعنی یەک تایبەتمەندی حکوومەتەکەی محەممەد شایع سوودانی ئەوە بووە محەممەد شایع سوودانی تاکە سەرۆک ئەنجومەنی وەزیران بووە کە دێتە سەر دەسەڵات لەگەڵ حکوومەتەکەی پێش خۆی بەریەکەوتنێکی زۆر قرس ڕوویداوە لە مێژووی هیچ ینی لە دوای لە تەبعەوەی محەممەد شایع سوودانی هەشتەمین حکوومەتە لە هیچێک لە حکوومەتەکان کە دەساودەستی دەسەڵات کراوە ئەم بەریەکەوتنە توندە نەکەوتۆ. یعنی حکوومەتی کازمی پاشماوەیەکی زۆر بە کێشەی بۆ محەممەد شایع سوودانی بەجێشتووە کە محەممەد شایع سوودانی سەرقاڵ کردو بۆ نمونە دزینی سەدا لەو هەموو گرفتەی کەوا لە ئێتیمانی باقەکانە ڕوویدا و لەو کێشەی کەوا گرتنی خەڵکو و کێشە ئەمنیەکان کە ڕوویاندا وەکو پاشماوەی حکوومەتە پڕکێشەکەی کازمی بۆ محەممەد شایع سوودانی ئەمە تا ڕادەیەک ئەمە بوو بە گرفت و یەکێک لە گرفتە گەورەکانی تری محەممەد شایع سوودانی ئەوەیە ململانی ئێران و ئەمریکا و زەختی ئەمریکیەکان بۆ تەحەکومکردن بە دۆلارەوە و نرخی دۆلار. یعنی ئەم هەموو دەزانین پارەی عێراق ئەوەی تەحەکومی پێوە دەکا ئەمریکیەکانن ئەو فشارە زۆرەی کردیان بۆ ئەوەی دۆلاری لە عێراقەوە نەچێ بۆ ئێران بازاری عێراقی تەواو شێوان ئێمام و ئاگدارین نرخی دۆلار چەندە بەرز بووە وای لە محەممەد شایع سوودانی کرد گرفتی سەرەکی ئەوە بێت چۆن لەگەڵ ئەمریکیەکانە ڕێکەوێ ڕێگر بێ لە دەرچوونی دۆلار و بتوانێت نرخی دۆلار بێنێتە خوارەوە ئەو گرانەی کە کوتوپڕ ملی عێراقیەکانی گرت بێنێتە خوارەوە. بۆیە من پێم وایە ئەو ململانێ لاوەکیانەی تووشی سوودانی بوون و ئەو پاشماوە قورسەی حکوومەتەکەی مستەفا کازمی بەجێهێشت تەواو ینی محەممەد شایع سوودانی سەرقاڵ کردو بۆی کە نەتوانێت ئەو بەڵێنانەی تەوقیتی بۆ دیاری کردبوون بتوانێت جێبەجێ بکات. باش
کاک محەممەد دەزانین کە لە سەرتاوە سوودانی بە کۆمەڵێک کار و مامەڵە و سەردانیکردنی وڵاتانی دیکە و بانگێشکردنی لەلایەن وڵاتانی دیکەەوە دەستی بە کارەکان کرد. پەیوەندی دیپلۆماسیەکانی عێراق و بە تایبەتی لەگەڵ سۆدانیدا چۆن هەڵدەسەنگێنرێت؟ ئەم پەیوەندی دیپلۆماسیانە دەتوانن هاوکار و پشتیوانی سوودانی بکەن بۆ سەرکەوتنی کابینەکەی؟ جیاوازیەک هەیە لەگەڵ کابینەکەی سوودانی و پەیوەندی دیپلۆماسیەکانی ئەم لەگەڵ پێشتردا؟ طبعا ئەمڕۆ کە من و بەڕێزت باسی حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەەکەین 20 ساڵ تێپەر بووە بەسەر ڕوخانی ڕژێمەکەی سەدامە. لە 20 ساڵی ڕابردووە سەری هەرەمی دەسەڵات لای شیعە بووە، ینی هەموو کاتێ سەرۆک ئەنجومەنی وەزیران لای شیعەکان بووە. دوای 20 ساڵ ئێمە هەموو متفقین بە کورد و عەرەبی سنە و عەرەبی شیعە لەوەی کە تا ئێستا حکومڕانیەکی تەندروست و سەرکەوتوو لە عێراقا نەبووە. پێم وایە ئەمەی ئێستا حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دوا دەرفەتە بۆ شیعەی عێراق کە پاڵپشتی سەرەکیان لەلایەن ئێرانەوە دەکرێت. دوا دەرفەت ئەبێ بۆ شیعەی عێراق بتوانن حکومڕانێکی تەندروست لە عێراقا بکەن. بۆیە ئەمە دەرفەتێکی تەواو دەدات بە محەممەد شیع سوودانی دەستکراوە بێ لە پەیوەندی دیپلۆماسیەکانی، دەستکراوە بێ لە هەندێ پرس لە ناوخۆی عێراقش لە لێپرسینەوە لە گەندەڵکاران و هەتا لە گۆڕانکاری ئیداریش. یەکێ لە تایبەتمەندیەکانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئەوەیە یەکەم ڕۆژ بە هەموو لایەنەکانی وتووە کاتێک کە گۆڕانکاری لە پۆستە ئیدارەکان دەکەیت جگە لە پۆستی وزاری لە بەرەوەی سیادیە پۆستەکانی کە گۆڕانکاریمان تێکرد هی مافی پێکهاتەکان نییە دەستوەردەن و داوا بکەن بەویستی ئەوان پڕکرێتەوە. بەڵام ئەمە کارێکی ئاسانە بێ بۆ سوودانی هەر دەنگۆیەکی واش بڵاو بۆکەوە بڕیارە لایەندێکی نزیکدا و لە مانگی ڕەمەزانە بوو کە بڵاو کرایەوە لە دوای جێژن سوودانی گۆڕانکاری لە چەند پۆستێکی ئیداری عێراقدا دەکات. ینی ئەم کارە بۆ سوودانی دەستەیە کارێکی هێندە ئاسانە و دەکرێت یاخود دەنگۆیە. یەکێ لە مەرجە سەرێکیەکانی محەممەد شیع سوودانی کە ئەم کابینەی وەرگرت بە سەرجەم هێزەکانی ئیتاری تەنسیقی وت کە ئەو ئەگەر بێت و دەستکراوە نەبێت لە گۆڕانکاری لە ناو پۆستە ئیدارەکان ئەو ئەم پۆستە وەرناگرێت و محەممەد شیع سوودانی بۆ خۆی کەسێکە مێژووی هەبووە لەوەی کە کارێ نەتوانێت جێبەجێیکە دەست لە کارە کێشێتەوە و ئەزمون و خبرەی ڕابردووی محەممەد شیع سوودانی پێمان دەڵێ لەم جۆرە تەحەدایانە کابرایەکە پێم وایە بڕیارەکانی دەباتە سەر و بۆ خۆشی سەرجەم لایەنە شیعە کاریگەرەکان هێزە شیعە کاریگەرەکان لەوە تێگەیشتون شکستی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لەوەی گۆڕانکاریەک دروستکە لە عێراقا بەرچاو بێ ومێدێ بێ بۆ عێراقەکان گەر محەممەد شیع سوودانی شکست بێنێ پێم وایە ئەمە دوایین دەرفەت دەبێ بۆ هێزە شیعەکان لەوەی بتوانن قیادەی عێراقکەن و ڕەنگە عێراق بەرەو مستەقبلێکی نادیار بڕوا. بۆیە هەتا کشانەوەی سەدرش ئێستا بێدەنجی مقتەدا سەدرش ئەکرێت جۆرێ بێ لە دەرفەتدانی زیاتر بە محەممەد شیع سوودانی بۆ ئەوەی بتوانێت ئەو هەنگاوانەی دەینێ لەسەر ئەرزی واقع شوێندەستی دیار بێ. بۆیە ئەوەی کە ئێستا دەیبینێن ئەمریکەکانش هاوکاری محەممەد شیع سوودانین و بۆ خۆشی ڕێککەوتنی یعنی بارودۆخی ناوچەکەش بەرەو ئەوە دەڕوا هاوکاری محەممەد شیع سوودانی بێ. یعنی بۆ نمونە ئێستا نزیکبوونەوەی ئێران و سعودیە جۆرێک لە فشار لەسەر محەممەد شیع سوودانی کەم دەکاتەوە لەبەرەوەی ئێمە دەمانبینی سنەی عێراق کاتێککە کێشەیان دەبوو پەنایان بۆ سعودیە دەبرد. ئێستا سعودیەکان یاخۆ زۆرێک لە وڵاتە خەلیجەکان بۆ ئاراستەیە کار ناکەن کە محەممەد شیع سوودانی لاوازکەن پێگەی لاوازکەن حکوومەتەکەی لاوازکەن. بۆ من پێم وایە ئێستا هەندێک لە گۆڕانکاری ئەقلیمیەکان هاوکاری محەممەد شیع سوودانی. باش ماوەی ساڵێک درا بەم کابینەیە کە تا چەند سەرکەوتوو دەبێت لەوەی کە حکوومەتێکی تۆند و تۆڵ حکوومەتێکی باش و شیا و باگەلی عێراقی و زۆرترین خواستی خۆپشاندرانی ئەو کاتە و شەقامی عێراقی تیا بەدی بهێنرێت. یعنی ئەم 6 مانگی کە ماوە لە بەردەستی سوودانیدا دەتوانرێت خواستی شەقام کە دابەزاندنی بەهای دۆلار بوو لە بەرامبەر دیناردا و هەلی کار بوو خزمەتگوزاری بوو بۆ تەواوی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق و کۆمەڵێک بابەتی دیکە دەست دەکات بە جێبەجێکردنی ئەم بڕیارانە و ئەمە دەبێت یەکێک لە ئەجەندای کارەکانی حکوومەتەکەی سوودانی. دیارە هەموو متفقین کە ئەو میراتەیە بۆ محەممەد شیع سوودانی ماوەتەوە میراتەیەکی زۆر قورسە. 20 ساڵ لە حکومڕانی ناتەندروست و شکست ئەمڕۆ ئێستا هەمووی کەڵەکە بوونە شکستەکان کەڵەکە بوونە. بەڵام ئەوەی کە ئێستا لەسەر ئەرزی واقع هەندێک هەنگاوی محەممەد شیع سوودانی دەبیندرێ دەکرێت بڵێن دڵخۆشکەرن. بۆ نمونە توانینی لەوەی کەوا
ڕێککەوتنێک بکە بۆ کۆنتترۆلکردنی بەهای دۆلار و هێنانە خوارەوەی خوار 150 دلار و ئێستاش بەڕسمی بۆ هەر بەڵێندەرێ بۆ هەر کەسێکی تاجر دەیەوێ شمەک بە ڕێگای یاسایی و بە عەقدی ڕسمی و عنی باور پێکراو دەتوانێت دۆلار بە 132 وەربگرێ. ئەمە پێمان دەڵێن لە بواری ئەمە توانیوێتی ئەو هەڵاوسانەی کەوا بەرۆخی یەقەی یەک تاک بە تاچی عێراقی گرت باش ینی توانیوێتی نرخ بێنێتە خوارەوە. بابەتی دووەمش لە بابەتی دامەزراندن من یەک نمونەت بۆ دێنمەوە لە دەرفەتی هەلی کار تەنها لە شاری کەرکووکە لە خلالی ئەم هەفتەیە 17,000 کەس تەنها لە کەرتی پەروەردا دەکرێن لە عەقدەوە دەکرێن بە دائیمی کە ئەمەش یعنی شارێکی وەکو کەرکووک تەنها لە وەزارەتی پەروەردا 17,000 کەس دەبن بە موچەخۆری ڕسمی. ئەمە دیارە بە زۆ کەرکووک نیە بۆ هەموو شارەکانی تری عێراقشە. ئەمەش پێمان دەڵێ لە ڕووی تەوفیرکردن یاخۆ بەرجەست ینی ئەوەی کەوا هەلی دامەزراندنش پێم وایە هەنگاو دەنیە ئەوەی ماوە لەم 6 مانگەی کە دێتە پێشەوە تا چەندە گۆڕانکاری ناوخۆییان گۆڕانکاری ئیقلیمی کێشەکانی دەوروبەری عێراق تۆ لەبەرەوەی ئێمە وڵاتی عێراق وڵاتێکە گۆڕانکاریەکان تێیدا زۆر کتوپڕ و خێران بەو جۆرە مستەقر نییە محەممەد شێخ سودانی بتوانێت بەرنامەکەی وەکو خۆی جێبەجێکە بۆیە ئەگەر زروف خزمەتی محەممەد شێخ سودانی بکە گۆڕانکاری ناوچەکە خزمەتی پێ بکە پێم وایە پاشخانی محەممەد شێخ سودانی پێمان دەڵێ چاکسازە و ئێستاش هەنگاوەکانی پێمان دەڵێ بەو ئاراسەیە کە بەڵێنەکان جێبەجێکە. بەڵام پرسیار ئایا هەموو بەڵێنەکان جێبەجێ دەکا یان هەندێکی من پێم وایە هەندێ بەڵێن زۆر قورسە بتوانێت جێبەجێکە بەڵام لانی کەم ئەگەر بتوانێت بەڕێژێ لە بەڵێنەکان متمانە بۆ عێراقیەکان بجێڕێت. محەممەد ئەگەر بکرێ بە کورتی کام بەڵێنەیە کە قورسە بتوانێت جێبەجێ کات کاتم هیچ لە بەردەستانەماوە بەنسبەت کوردەوە بابەتی دەرکردنی یاسای نەوت و غاز بە شێوەی کورد ڕازی بێ قورسە بتوانێت تێپەڕێنێ بەنسبەت سونەوە چۆڵکردنی شارەکان لە میلیشیاکان و جێرانەوەی سەرجەم ئاوارەکان و بابەتی تەدقیقی ئەمنی هەڵگرێ ئەمەش بۆ ئەو قورسە پێم وایە ئەم دوو مەلەفە قورسە بن بۆ ئەو جێبەجێکردن. بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووک کۆمیانی ئەمە بووی زۆر ساسوا ئامادەبوون کاک محەممەد.